سومەیە گۆران بۆ جیابەوە بۆ تیارچی پەنجەرەی ماڵەوەیە هەمووی دەشکێنێ هاوسەرگیری لەگەڵ چێ کرد کاتێ دەردەکەوێ بۆ چیاکت دەکا تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سومەیە گۆران ناسراوە بە پینکی و سومسوم لە ئێستادا تەمەنی 22 ساڵە و خەڵکی ڕانیەیە وە خێزانەکەشی لە دوو برا و دایک و باوک پێک دێتن. سومسوم بۆ جیابەوە. سومسوم لە سەرەتای دەرکەوتنی لە کەناڵی نێت تیڤی بوو وەکو پێشکەشکاری مێکاپ ئارتیست دەردەکەوت و لەو کاتەوە هەوادارێکی یەکجار زۆری بۆ خۆی کۆکردەوە بە قسە خۆشەکانی دواتر لە نێت تیڤی جیابەوە هاتە کوردماکس ماوەیەک وەکو پێشکەشکار و مێکاپ ئارتیست بەردەوام بوو لەوێش وەروەها لەگەڵ ئەویش لە یوتیوب چەناڵی شۆبۆکس بەردەوام بوو لە هەردوو شوێن لێکادا کاری دەکرد بەڵام لە کوردماکس و لە شۆبۆکس جیابەوە وتی عەقدەکەی من و ئاوا بوو نەدەبایە کە من ڕیکلامی سربەخۆ بکەم بۆ خۆم لەبەر ئەوە هەردوو شوێنم بەجێهێشت لەبەر ئەوەی نەمدەتوانی بە ئازادی بۆ خۆم ڕیکلام بکەم لە ئەکاونتەکانی خۆم بۆیە ئەو موچێ بەمنیان دەدا بەشی ئەوەی نەدەکرد کە من بژێوی ژیانی خۆم بە دڵی خۆم پێ بەڕێوە بم و داهاتی ماگانم زۆر ئێستا زیاترە کە ڕیکلام بۆ ئەو کۆمپانیانە دەکەم بۆیە زۆر کەس قسەی دەکات دەڵێ سومسوم لە تیڤی و لە یوتیوب چەناڵی شۆبۆکس تووڕە بووە بەڵام ئەمە بە هیچ شێوەیەک ڕاز نییە لەبەرەوەی ئێستاش من هاوڕێ ئەوانم لەبەر ئەم هۆکارە من ئەو دوو شوێنم بەجێهێشت و لێیان جیابوومەوە. لە سومەیە گۆران دەپرسن ئەگەر شوو بکەی داوای چی دەکەی ئەو کوڕێ چۆن بێتن و دەڵێ پێم خۆشە ئەو کەسێک کە من دێنێتن زۆر تووڕە بێ شەڕم لەگەڵ بکاتن واروها زۆر منیشی خۆش بوێتن ئەو کەسەی من دێنێتن هیچ پارەیەکی ناچێ لەبەرەوەی مێکاپ بۆ خۆم دەکەم واروەها جلوبەرگەکانم بە سپۆنسەر هەیە و واروەها ئاهەنگیشم ناوێ واروەها ئەڵتونێکیشم ناوێتن بۆ یەکچەکەمان گەنجێکی قۆس و داخوازی ئەویش دەرهێنەر یوسف لەشکری و دەرهێنانی بۆ چەند گۆرانی بێژی ناوداری کورد کردووە و زۆر لێ هاتۆ لە دەرهێنانی گۆرانی بۆیە لە ئێستادا زۆر ژیانێکی خۆش بەڕێ دەکەن هیوادارین تاکو سەر لەگەڵ یەکتری بن. ناوبانگ چی بە سومەیە بەخشیوە و چی لێساندۆتەوە؟ سومەیە گۆران لە وەڵامدا دەڵێ ناوبانگ ئازادی لێستاندیمەوە ناتوانم بەدڵی خۆم بگەڕێم و بسوڕێم و زۆر شتیشی پێبەخشیوم خۆشەویستی ئێوە کاتێک دەسمە شوێنێک خەڵک داوای ڕسمم لێ دەکەن و خۆشیان دەوێم زۆر سوپاس بۆ خوا. لە سومسوم دەپرسن چۆن فێری مێکاپ بووی؟ سومسومیش دەڵێتن دایکم و پورم و داپیرم هەمویان لە کۆنەوە ئارێژگایان هەبووە لە ڕانیە و منیش لە بندەستی دایکم فێر بووم دایکم ئێستاش ئارێژگای هەیە و ماستەر کلاسیش دەکاتەوە و شادەش دەداتە خەڵکی تر بۆیە زیاتریش لە یوتیوبیش فێر بووم. لە سومسوم دەپرسن ئایا خۆت پێ جوانە؟ ئەویش لە وەڵامدا دەڵێ من ئاوا بەخۆم نازانم من جوانم یان نا دەبێ ئێوە بڕیار بدەن و لە لای من زۆر ئەو شتێک کە مهمە دەبێ ئینسان پاک و خاوێن بێ بە دەرەجە یەک و پێشم خۆش نییە کچێکی زۆر سەرنجڕاکێش بووم کاتێ لەسەر شەقام دەڕۆم خەڵک هەموو سەیرم بکات سەرسامم بێت بڵێن ئەو شتە نازارە چێ دەڕواتن پێم خۆشە زۆر سادە بم هەموو کاتێک. سومسوم بۆ پەنجەرەی ماڵەوەی هەموو شکاند. سومسوم دەڵێتن ڕۆژێکیان پەنجەرەی ماڵەوەم هەموو شکان لەبەرەوەی زۆر عەسەبیان کردبووم کاتێک منیش عەسەبی دەبم هەموو شتێک بە ناوی یەکتری دادەدەم و پەنجەرەی ماڵەوەمان هەموو بەسەرم شکاند بەڵام دواتر بورامەوە. سومسوم کەسایەتی ڕاستەقینەکەی چۆنە؟ سومسوم لە زاری خۆی دەڵێتن ئەوەی کە دەیکەم و کاتی یەکەم جار هاتمە سەر شاشەی تیڤی هەتاوەکو ئێستا من ئەکت دەکەم وە خۆم نەبوومە هەتا لەسەر کاریش ئەکت دەکەم
بەخۆم نیم بەڵام لە کاتی لە دەرەوەما ئەمن کەسێکی زۆر معقدم نەتێکەڵاو دەبم نە قسە دەکەم زۆر بێدەنگم. وە بینەران زۆر ڕەخنەی تون لە سومسوم دەگرن دەڵێن دەم و چاوت بۆ هەموو کردوتە فیلەر و بۆتۆکس. ئەوش لە وەڵامدا دەڵێ بەڵێ ڕاستە دەم و چاوم هەموو فیلەر و بۆتۆکسە وەروە هۆڵی سمایلیشم کردووە وە لەبەر ئەوەی من ئەو شتانم کردووە ماوەیەک زۆر بە خراپی نەخۆشکەوتم و زۆر لاواز بووم ئەوە پێویستم بەوە بوو کەم شتانە بۆ خۆم بکەم. ئەی بۆچی ئەم شتانە هەیە گەر من نێکم ئەو نەیکە. وە سومسوم باز لە چیرۆکی ژیانی خۆشی دەکا دەڵێ ئەگەڵ خەڵک بزانێ چیرۆکی ژیانی من چۆن بووە نەدڵ خۆش دەبێ و نەدڵ تەنگ دەبێ بەڵکو شۆک دەبێتن چونکە ژیانم زۆر دەگمەنە بڕواناکەمی هیچ کەسێک وابێ گەر بکرێتە فلیمێکی زۆر خۆشی لێ دەردەچێ. وە دەژڵێتن زۆر جار پێم خۆشە کارەکانم بگۆڕم لەبەر ئەوەی کاتێک کە لە شەقام دەڕۆم خەڵک وا دەزانن سوراوم نامنیش بەشەرم کاکە سوورانیمە کاتێ لەسەر شەقام دەڕۆم وە خەڵکیش کاتێک دەبینن لەسەر شەقام دێنە کنم دەڵێن پێستمان چۆن چارەسەر بکەین واروها چمێک ئاپێکم لێدێ و من پێم خۆش هەر کاتێک منتان لە هەر شوێنێک بینی چاک و چۆنی و دوو قسەی خۆش بکەین لەبەرەوەی من هەموو کاتەکەم بە مێکاپە کاتێک دێمە دەرەوە پێم خۆشە جەوێک بگۆڕم نەوەک خەڵک بێتن پێم بڵێ ئەوە چۆن دەکرێ و ئەمەش چۆن دەکرێتن. بۆ پرسیارش لە سومسوم دەکەن ئەگەر تۆ نەبای بە مێکاپ ئارتیست پێت خۆشە ببایە بەچی؟ سومسومیش لە وەڵامدا دەڵێ من کاتی خۆی تەلەبەیەکی زیرەک بووم باشم دەخین بەڵام دوای ماوەیەک فکرم گۆڕدرا و ڕوون کردە مێکاپ ئارتیستی بۆیە ئەگەر بن خوێند بایە و هەر لەسەر خوێندەکەم بەردەوام بامایە پێم خۆش بوو ئێساکە ببامایە بە پارێزار. وە لە سومسوم دەپرسن کەیفت بە چ جۆرە خواردنێک دێتن؟ سومسومیش دەڵێ زۆر کەیفم بە خواردن نایەتن زۆر کەیفم بە چپس و پسکیت دێتن ئەگەر نۆتێلام لۆ بینن بێک شۆ هەمووی خلاص دەکەم. وەرەوەها سومسوم کێ دڵی شکاندووە؟ سومسوم لە وەڵامدا دەڵێ زۆر کەس دڵمیان شکاندووە بەس ئێستا دڵم ئاسنە ئەو کەسانێ بۆ ڕۆژێکیش دڵی منیان ئازاردەوە من گەردەنیان ئازاد دەکەم. بۆ تۆی بینەر لە نێو سۆشیال میدیا کەسایەتی سومسوم چۆن هەڵدەسەنجێنی ئایا کەسێکی پێویستە بۆ کۆمەلگا وە چ سوودێکی هەبووە تاکو ئێستا. زۆر سپاس بۆ سەیرکردنی تەواوی ڤیدیۆیەکەمان وارووە پێتان خۆشە ئەم جارە لەسەر کەسایەتێکی تری بەناوبانجی کوردستان راپۆرت ئامادە بکەین ناوی لە کۆمنت بنووسە و دووبارە لایک و کۆمنت و شێریشتان لەبیر نەچێ وارووە سەبسکرایبی چەناڵەکەشمان بکەن و زانگۆڵەکەش دابگرن بۆ ئەوەی تۆ ببیت بە یەکەم کەس هەواڵەکانمان ببینی و هەموو کار لەگەڵتانین لە کلیل میدیا.